مسلمانان لە درێژایی ساڵدا خاوەنی دوو بۆنە مەراسیمی زۆر گەورن کە ئەوانیش جەژنەکانی قوربان و جەژنی ڕەمەزانی پیرۆزن کە هەردوو جەژنەکە دوای ئەنجامدانی دوو پەرستشی زۆر گەورە دێت. جەژنی ڕەمەزان وەک ئاشکرایە لە دوای بەڕۆژبوونی مانگێکی دوور و درێژ لە بەڕۆژبوون و عیبادەتکردن و شەونخوونی و پەرستشەکان و هەروەها جەژنی قوربانیش دوای ئەنجامدانی فەرزەی حەج کە یەکێکە لە ڕوکنە سەرەکیەکانی ئاینی ئیسلام ئەنجامەدرێت و خی گەورە وەکو هەدیەک وەکو پاداشتێک ئەو جەژنەی بخشیوە بە مسلمانان بۆ دەربڕینی خۆشی و شادیان لەو چەند ڕۆژە دیاریکراوەدا. بەڵام ئەوەی کە لەم تەوەرەیە ئەمانەوەی قسەی لەسەر بکەین بریتە لەو نۆڕۆژە یاخود ئەو دەڕۆژەی کە خی گەورە لە پێش جژنی قوربان دایناوە کە سەرەتای مانگی دڵحیجەیەکە. ئەمانەیە بزانێکین لەم ڕۆژانەیە بۆ ئەوەی کە مسلمان تووشی زۆرترین خێر بێ و زۆرترین کاری چاکەی تێدا بکە چۆن پلانی دەڕۆژەکەی داپڕێژێ و هەروەها چۆن بتوانێت خۆی ئامادە بکە بۆ جژنی قوربانی پیرۆز و زۆرترین توێش و پێش خۆی بخا بۆ ڕۆژی قیامەت. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی مامۆستای ئاینیمان کردووەم تەوەرە لەگەڵمان نابێت و هیوادارم بینێتم. مامۆستا گیان زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادە بوون. خێر مامۆستا. یاخوا بەخێر بێ. مامۆستا ئەوەی کە بیستومانەوە مامۆستایانی بەڕێز پێیان وتووی لەم ڕۆژانە یەکێکن لە هەرە ڕۆژە گەورەکان لای خی گەورە و بەنسبەت مسلمانانی شەوە گەورەی ئەم ڕۆژە لە چیایە خی گەورە لە قورئان و لە سنەتی پێغەمبەریشا چۆن باس کراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. سڵای خی گەورە مێدەمان لە بەڕێستان و تەواوی بینەدانی بەڕێز و خۆشەویست. طبعا لە یەکێک لە مەظاهری ڕەحمەت و سۆز و مێرەبانی و بەزەی خوا سوبحانەهو وتەعالا بۆ بەندەکانی ئەوەیە کە لە ژیاندا کۆمەڵێک کاتیان بۆ دائەنێت، کۆمەڵێک مەوسیمی تایبەت هەیە بۆ عیبادەت کە پەرسش و عیبادەتکردن لەو کاتانەیە خێر و پاداشی زۆر زیاترە. ئەمە بۆ ئەو کەسانەی کە بەڕاستی بەندەی ڕاستەقینەی خی پەروەردگارن زیاتر ئەو کاتانە دەقۆزنەوە و ئەو فەرسەتانە بە هەلێکی گەورە و گرنگ دەزانن کە کار و کردەوەی زیاتری تێدا ئەنجام بدەن و بۆ ئەو کەسانش کە کەمتر مەیلی تاعەت و عیبادەتیان هەیە و پەرسش و عیبادەتیان کەمە هەتا وەکو دەرفەتێک بێ بۆ ئەوان کە بتوانن کۆمەڵە کار و کردەوەیەک ئەنجام بدەن هەرچەنە لە زاهردا کەم بن بەڵام لە لای خی گەورە سوبحانەهو وتەعالا پاداشیان زۆر زۆرە. یەکێک لەو کات و ساتانی کە خی گەورە سوبحانەهو وتەعالا دایناوە و ئەتوانین بڵێن تایبەتی کردو بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم دەڕۆژەی سەرەتای مانگی ذیلحیجەیە کە ئەم مانگە لە کوردەواری خۆمانە پێی دەوترێ مانگی قوربان چونکە قوربانی تێدا ئەنجامەدرێت و پێی دەوترێ مانگی ذیلحیجە چونکە ئەو مانگەیە کە حەجی تێدا ئەنجامەدرێت بۆ خی پەروەردگار تەبارەکە و تەعالا. ئەم دەڕۆژە خوا سوبحانەهو وتەعالا لە قورئانی پیرۆزدا سوێندی پێ خواردووە. پێمان دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر والشفع والوتر. لێرەدا کە مفەسرین ڕەحمەتی خوا لێ بکە دەفەرمون خی گەورە سوبحانەهو وتەعالا سوێن دەخوات بەم دەشەوەی کە لەم سەرەتای مانگی ذیلحیجەدایە. بۆیە ئەهلی عیلم ڕەحمەتی خوا لێ بێ فەرموویانە وەکو بڵێن تایبەتمەندی مانگەکان خی گەورە فەزل و تایبەتمەندی تایبەتی داوە بە مانگی ڕەمەزان، بەڵام لە ئەو ڕۆژانەی کە گەورەترین ڕۆژی ساڵە و ڕۆژەکەی لە ڕۆژی ڕەمەزانیش گەورەترە فەرموویانە ئەم دەڕۆژەی سەرەتای مانگی ذیلحیجەیە. فەرموویانە وەکو ڕۆژ ئەم دەڕۆژە لە مانگی ڕەمەزان گەورەترە، بەڵام وەکو شەوەکانی شەوی قەدر شەوەکانی گەورەتر هەتاوەکو ئەم دەشەوە چونکە لەیلەتول القەدری خەیڕ من ئەلف شەهر. کەواتە ئەم دەڕۆژە گرنگی و بایەخی زۆری هەیە لە لای خی پەروەردگار بۆی خی گەورە سوبحانەهو وتەعالا سوێندی پێ خواردووە. و هەروەها پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە چەندین فەرمودەیە باسی کردووە لە کوردەواری خۆمانە پێی دەڵێن نۆمینەی حاجیان کە دیارە ڕۆژی دەهەمیشی لەسەرە کە دەکاتە جەژنی قوربان. ئەمە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەفضل الأيام عند الله
گەورەترین ڕۆژ لای خوای پەروەردگار تەبارەکە و تەعالا ئەم دە ڕۆژێ بۆی بەڕاستی خواناسان جوهد و ماندووبوونی زۆریان دەکرد لەم دە ڕۆژەدا وەزانە فەرموویانە تایبەتمەندی ئەم دە ڕۆژە چییە لەگەڵ کاتەکانی تردا لەبەر ئەوەی ئوممەهاتی عیبادەت لەم دە ڕۆژەیە کۆبۆتەوە ئێستا بۆ نمونە حەج لە غەیری ئەم کاتەکە مەوسیمی خۆیەتی لە هیچ کاتێکی ترا ناکرێت بەڵام لەم کاتەدا کاتی ئەنجامدانی حەجە و دەتوانی تێدا بە ڕۆژوو بێت و نوێژەکانی تێدا ئەنجامەدەی و خێر و سەدەقی تێ ئاکەیت و توانی زەکاتەکەت لەو کاتەدا بدەیت و قوربانی کە لە تەواوی ڕۆژەکانی ساڵدا لەو 12 مانگەیە تەنها لە 4 ڕۆژدا قوربانی ئەکرێت ڕۆژی یەکەمی ئەکەوێتە بەر ئەو دە ڕۆژەی کە ئەفضل الأيام عند الله بۆیە زانای فەرمووی ناگە کەسێ نیەتی قوربانی بێت لە یەکەم ڕۆژدا بیکات خێری زۆر زیاتر لە ڕۆژەکانی تر چونکە کەوتوتە بەر گەوری ئەو دە ڕۆژە کەواتە ئوممەهاتی عیبادەتە زۆر گەورەکان ئێمە کە دەڵێن ئیسلام بە کەسێ دەوترێ مسلمان کە شوێنکەوتەی ئیسلام بێ ئیسلام 5 ڕوکنی هەیە شایەتومانە نوێشکردنە ڕۆژوگرتنە زەکاتدانە حەجکردنە هەمووی ئالم دە ڕۆژەیە بڕاستی کۆبۆتەوە لە بەردەمی ئێمەدا بۆیە زۆر جێی خۆیەتی هەروکۆم بەرنامەی بەڕێستان خواپەداشان باتەوە بۆ وشارکردنەوەی مسلمانانە کە زیاتر گرنگی و بایەخ بەم دە ڕۆژە بدەن و عیبادەت و پەرستشی تێدا ئەنجام بدەن و زیاتر خۆیان نزیکەنەوە لە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا و ئەمە کات و ساتێکە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا دایناوە زیاتر ڕەحمەت و سۆز و مێرەبانی و بەزەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا بۆ بەندەکانی دەرەکەوێت ئەوش لەوەدا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە سەحابە بەڕێزەکانی فەرموو هیچ ڕۆژێک نیە لە ڕۆژەکانی ساڵ گەورەتر بێت و خۆشەویستتر بێ لای خوای پەروەردگار وەک چاکتر بێ لای خوای پەروەردگار بە هێندەی ئەم ڕۆژە بۆیە کردەوەی ساڵح کردەوەی چاک و عەمەلی ساڵح لەم دە ڕۆژەدا لە هەموو ڕۆژەکانی تر خێری زیاترە هاوڵان و تەنەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەگەر جیهاد و تێکۆشانیش لە پێناوی خوای پەروەردگار ئەو عیبادەتە گەورە ئینسان خوێنی خۆی بڕژێ لە پێناوی خوا مەگەر شەهید بوونش لە پێناوی خوا و جیهادکردن ناگاتە پاداشی کردەوەی ئەم دە ڕۆژە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی نەخێر ئیلا مەگەر کەسێک حەچی هەیە کە دەگاتە کە بڵێن کاتی جیهاد و تێکۆشان لە پێناوی خوا هەرچی ماڵ و سامانی هەیە هەر هەمووی ببەخشێ لە پێناوی خوا لەو ڕێگەیەدا تەنها نەفسی خۆی و ئەو ئەسپە یان چییە پێی بمێنێتەوە کە لەسەری بڕوا بۆ جیهاد فەرمووی ئەویش خۆی نەفسی خۆشی بەڕێ بکەوێت کە چوو ئەوێ خوێنی بڕێژرێ نەفسی خۆی بدا بەخوا نەفسی خۆی دا بەخوا ماڵی خۆی هەمووی بەخشی لە پێناوی خوا حشتێکی نەما نە ماڵ نە نەفس مەگەر پاداشی ئەو کەسە وەکو پاداشی کەسێک وا بێ کە بەڕاستی ئەم دە ڕۆژە بە فرسەت بزانێ بە هەلێکی گەورەی بزانێ بۆ تاعەت و عیبادەت و خۆی نزیک بکاتەوە لە خوای پەروەردگار خوا دەست خۆش بێ مامۆستا عەبدولحەمید بینەرانی عزیز دڵنیام ئەم زانیارانەی مامۆستا عەبدولحەمید 20 تانە کۆمەڵگایەکی مسلمانی الحەمدولillah مامۆستا بەڵام زۆر جا وە بیرهێنانەوە گرنگە بەڕاستی نازانم یانێ مرۆڤ بەبێ ئیتر سەری سوڕ بمێنێ ئەم دە ڕۆژە مامۆستا بە ڕۆژوو نەبین و عیبادەت نەکەین بۆیە ئەمێ پرسم لە پاڵ بە ڕۆژوو بوونە کەواتە ئەوەندە ڕۆژانێکی گەورەمان لە پێشە ڕەنگە سڵاوکردنێک بەنیەتی خێر و لە پێناوخوا لەو ڕۆژەیانەیە خێرێکی هەبێت چ بگا بەوەی من بتوانم لە بروی جەژن لە پێشە خێرێک بکەم لە ڕووی مادیەوە لە ڕووی معنەویەوە ئاشتەوایە بکەم دڵنەواییە بکەم لەسەر ئەمە مامۆستا زیاتر چووکە بەڕاستی ئەم دەرفەتانە با لە دەست نەدەین پاپەداش بات و زۆر جوانە لەناو میلەتی ئێمەدا لە کوردەواریدا لەم طبعا ئەم دە ڕۆژە ڕۆژی دەهەمی جەژنە ئینسان نابێت تێدا بە ڕۆژوو بێت 9 ڕۆژەکەی تر لە کوردەواری خۆمانە ئەوەی کە گرنگیان پێداوێت تەنها ڕۆژوو بووە یعنی تەواوی ڕۆژەکان ئەم 9 ڕۆژە تێدا بە ڕۆژوو بن هەست بڵت ڕۆژی نۆهەمی کە ڕۆژی عەرەفەیە ئیتر ئەوە گەورەترین ڕۆژی ساڵە ڕاستە هەموو ڕۆژوو تایدا زۆر گەورەیە بەڵام لە پاڵیدا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی العمل الصالح فيها کردەوەی چاک ئیتر ئەم کردەوە چاکە کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ینی ئاماژەی پێکراوە کردەوەی چاک هەندە زۆرن لە زەردەخەنەیەک بەرامبەر بە برایەکی مسلمان لە سڵاوکردنێک لێی و بە تایبەتیش کە بەرەو ڕووی جەژن دەڕۆین ئینسان بتوانێت سەدەقە بکات خێر بکات دڵی خەڵکی خۆش بکات یارمەتی کەسانی هەژار و نەدار بدات
ئەمانە یعنی عملی صالح لە ئیسلامدا زۆر گەورەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێن لە پاڵەوەدا کە ئێمە دەتوانین تێیدا بە ڕۆژوو بین، دەتوانین نوێژەکانمان زۆر زۆر بە چاکی پارێزگاری لێ بکەین، بە جەماعەت بکەین، ئێمە پیاوان نوێژە سونەتەکان بکەین، بە ئیزنی خوا شەو نوێژی تێدا بکەین، دوعا و نزا و پاڕانەوەی تیا بکەین. بەتابەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ فأكثروا فيهن من التسبيح والتهليل والتحميد والتكبير. أفرمي زور تسبيحاتي خواي پروردگاري تيابكن، سبحان الله، الحمد لله، لا إله إلا الله، الله أكبر. فمي زور زور أم تسبيحات وذكر يادي خواي پروردگاري تيابكن لم در روجه دا. چونکە ئەگەر خەڵکێک نەتوانێت بۆ نمونە قورئان بخوێنێت یا هەنێک کاروکردەوەی تر بکات، بەڵام خۆ بەدەم ڕێوە بێ، لە بازاڕا بێ، لە دوکان بێ، لە ناو پاس بێ، بە پێوە بێ، بە دانیشتنەوە بێ، بە ڕاکشانە بێ، دەتوانێت تەسبیحاتی خۆی بکات. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. کە ئێمە لە باسی زیکرەکانە و خوێندنی تەسبیحاتەکان دوو جۆرمان هەیە. یەکێکیان پێوترێت ذکری مطلق، ئەو ژەوەیە کە لەم دەڕۆژەدا ئینسان بەردەوام لە هەموو کات و ساتێکی تەسبیحات و ذکری خوای گەورە بکات. ذکرێکیشمانەیە پێوترێت ذکری مقەیەد کە ئەوە لە بەرەبەیانی ڕۆژی عەرەفەوە دەست پێ ئەکات. ئەوە کە دەست پێ ئەکات ئینسان کاتێ دێ بۆ مزگەوت، کاتێکە دەگەڕێتەوە لە دوای نوێژەکان، لە هەر کاتێکە کە دەتوانێت ذکر و تەسبیحاتی تایبەت بکات، بە تایبەت الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد. زۆر زۆر ئەو تەسبیحاتانە بکات، خێر و پاداشی زۆر زۆر گەورەیە. ئەگەرنا عەمەلی صالح، کردەوەی چاک، کوردەواری خۆمان کە دەڵێ چاکە بکە و بیدە بەدەم ئاوە، مەبەستی ئەوە بووە یعنی قەد لای خوای گەورەوە نابێت، قەد لای خوای گەورەوە نابێت ئیلا خوای گەورە سبحانه وتعالى بە باشترین شێوە پاداشی ئینسان ئەداتەوە. شەو بابەتێکم خوێنەوە کە لە چەند شوێنێک بەڵاو کرابەوە لەسەر ئەم بابی کە ئینسان کردەوەی چاک، عەمەلی صالح دائیمە یعنی بە فرسەتی بزانێ هەرێکە کە بۆ ئینسان دێتە پێش ئەو هەلە و ئەو فرسەتە زیێڕینەیە دەست خۆی نەدا، کە جارێک ئەو فرسەتە لە دەست ڕۆی ئیتر جارێکی تر بۆت بەدەست نایەتەوە. گەنجێکە ناوی سەعیدە کە زانکۆی تەواو کردووە و دەیەوێت بڕۆ لە شوێنێک تەعین ببێت. ئەو شوێنەی کە زۆرینەی گەنج و خەڵک هەوڵی بۆ ئەدا و ئەوانەی کە خەڵکێک دەناسن و واستەی بۆ ئەکەن، دەڵێن شوێنێک هەبووە زۆر معاشێکی باشی تێدا هەبووە و باشترین شوێنمەوە کە ئینسان بتوانێت هەلێکی کاری لەو شوێنەدا دەستکەوێ، دەوێت بچێ بۆ ئەوێ، بەڵام لەگەڵ دەرونی خۆیان قسەکە ئەڵێ تۆ گەنجێکی کوڕە هەژارێکی، ئەوانەی کە دەچنەوێ هەمووی بەواستە و بەم شتانە دەچنەوێ وەردەگیرێن، بەڵام تۆ کوڕی پیاوێکی هەژاری کە مۆزەف بووە، ئەوش لە دنیادا نەماوە، کی ئەناسێسە تۆ ئەچی بۆ ئەم شوێنە کێ لە تۆ وەرئەگیرەی، وەلحاڵ غێرە دەداتە بەس بەرخۆی و دەڕوا لەوێ عەریزەیەک تەقدیم ئەکات و دەڵێ دەمێنم لەم شوێنە کار بکەم، دەڵێن دەبڕۆ کاکەیان ڕقم تەلەفۆنە بنووسە و لە پاش ماوەیەک ئێمە پەیوەندیت پێوەکەینەوە. گەنجەکە دەڕوات لە پاش ماوەیەک تەلەفۆنی بۆکەن، دەڵێن ئەم ئێوارە وەرە بەدەم ئیشەکەی خۆتەوە. ئەوی زۆر زۆر سوپاسی خوای گەورەی لەسەرکات و وردەوە دەڕوا بەڕێکەوێ بەرەو ئەو شوێنە و هەر لە خوارەوە پێشوازێکی گەرمی لێ دەکەن و دەڵێن سەرۆکی ئەنجومەنی کارگێڕی ئەم شوێنە چاوەڕێی بەڕێستانەکە و ئەویش زۆری پێسەیرە بێ. دەڕواتە سەرەوانێت تەلەفۆن دەکات دەڵێ فڵان کەس هاتوو، کە دەڕواتە سەرەوە کەسێک لەگەڵ یادێ دەڵێ گەورەمان چاوەڕێی تۆیە و لە خزمەتا بین و ئەویش تۆ دەڵێ ئێوە ڕەنگە لێتان تێکچوو بێت، چونکە من ئەو پیاوە ناناسم و دۆسایەتیەکەم نییە لەگەڵیدا. ئەوانش دەڵێن نەخێر هەر بەڕێستە و داوای بەڕێستی کردووە. کە دەڕوات تەماشاکە کابراک سەرمایەدار کۆمەڵێک میوانی هەیە و هەمویان لەبەری هەڵەسن و زۆر ڕێزی لێگرن و ئەوانە، ئەویش زۆر پێی سەیرە بێ. کە دانیشێ لە لای وێنەیەکی بچوو کە وێنەی معامەلاتە، کابرا لە چەکمەجەکەی دەری هێنێت و پیشانی کوڕەکەی ئەدا دەڵێ ئەمە وێنەی باوکی تۆیە. ئەوی زۆری پێسەیرە بێت، زۆری پێسەیرە بێت، باوکی ئەم پیاوێکی هەژار و فەقیر و نەدار بۆ مش کابراایکی دەوڵەمەند و قەت قەنەعەت ناکات یعنی ناسی بێتی. دەڵێ زانی یعنی بەسەرهاتی ئەم وێنەیە چییە؟ دەڵێ نەوەڵا، دەڵێ من وەکو ئێستای تۆ گەنجێکی بێکار بووم،
ماڵمان لە لادێ بوو بە دوای ئیشێکا گەڕاموتیان لە شوێنێکەیە دەبێ بچی عەریزە بنووسیت و فۆرمێ پڕکەیتەوە و ئەڵێ کە ڕۆیشتم پارەم پێ نەبوو هی پاسەکە کەوا بچمە ئەوێ دەڵێ لە مووقفی پاسەکە دەهاتم و دەچووم پیاوێک پێیوتم ئەرێ ڕۆڵێکیان ینی دەرونی خوێنمەوە زۆر مانوشەکە دیاری دەڵێ کێشەیەکێت هەیە هەدە منیشتم وەڵی من ئاوە بێ ئیشم و بێکارم و دەمێ بڕۆم و پارەم پێ نییە و لێ دەستێکی بەگیرفانە جزانەکەی دەرهێنا پارەی هەرچی پێ بوو دای بە من ئەیوتم خوای گەورە پاداشی بە خێرە باتەوە و تۆ بۆ ئەمە لەگەڵ من ئەەکەیت و ئەڵێ وەڵی من یەک داواکارم لە تۆ هەیە تۆ بە دوای ئیشاگەڕی گەنجی دیشاڵە خوای گەورە کارت بۆ ئاسانەکە بەس یەک نەسیحەتت دەکەم لە پێناوی خوا هەر وەختێ تۆ چوویتە سەر ئیشێک سەر کارێک لە پێناوی ئەو خوای گەورەیە دایمە هاوکاری خەڵکە دایمە چیت بۆ کرا ڕۆژانە درێغی مەکە لە کاری خێر و چاکە هیچ لای خوای گەورەوە نابێت ئەڵە منی زۆر دوعای خێرم کەوتم دە باشە بەس بزانم تۆ ناوت چێوتی کاکە من نام وەحید فەریدە ناسام بە ئەبوو سەعید ئەڵێ ماڵ ئاوایم لێ کرد و ئەوانە دوای کە ڕۆیشم پارەکەم بژات تەماشام کرد کە پارەکەی دەرێ ناو جزدانەکەی ئەم ڕسمە ئەم وێنێ لە ناو پارەکانیان بوو ئەڵێ منیش لای خۆم هەڵم گرت بابزانی خۆ دەزانی خەڵکانێکی زۆر فۆرم پڕەکەن و عەریزە تەقدیمەکەن و دێنە ئەم شوێنە من ئەو شتانە نابێنم لێژ نەوشتمان هەیە بەڵام کەسێک داوای لێ کردە بووم فۆرمێکی تایبەت بوو دەبوو خۆم بە تایبەت بە دوای داگەڕابم کە چوومە سەر ناوەکان کە ناوی سەعیدم بینی و ناوی باوکی و باپیری یەکسە دڵم ڕاستڵەکە چونکە وەڵڵاهی هیچ ڕۆژێک نەبوو من ئەو پیاوە لە یاد بکەم کە وێنەکەم بینی سەیرم کرد یعنی شێوەتان لێگەکە بە تایبەت حەزم کرد کە خۆم پێشوازی لێ بکەمە و تۆ لێرە وەرگیراوی توم جا بەڕاستی ئەمە دەلالت لەوە کە ئینسان ئەم پیاوە چاکەیەکی کرد ئەم چاکە بۆ هۆکاری ئەوەی کە لە دوای مردنی خۆی تەماشاکەی ئەم کوڕی کەوتە ئیسراحەت و خۆشیەوە و ئەم چاکە بۆ هۆکاری ئەوەی کە ئەو کەسە ڕۆژانە هاوکاری خەڵک بکە یارمەتی خەڵک بکات لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا لەبەر عەمەلی ساڵح کردەوەی چاک زۆر ئینسان جاری وا هەیە لە مووقیفێکە یعنی لە حاڵەتێکە شەو برادەرێک وتی مامۆستا لە حاڵەتێکی دەرونی زۆر ناڕەحەتان وەڵڵاهی معنی مردن بە ئاواتە خوازم کێشەیەکێ بوو مشکلەیەکێ بوو زۆر ناڕەحەت بوو ئەوانە والحاڵوتی من دوێنێ شتێکم کردووە سەدەقەیەک بای 500 دینار سەواڵم کڕیوە بدەمە بۆ شوێنێک یعنی خوای گەورە نەدڵی خۆش کرده بوو تقریبا لە سا 70-80 مشکی لە گەورەکەی کە تەواوی ینی خەڵکێکی زۆر پێوەی مانوو بوو کێشەکەی بۆ حەل بوو ینی سوبحان الله ئینسان نازانێت جاری وایە تۆ خێرێکەکەی سەدەقەیەکەی بەدڵ ئەیکەیت نازانی خوای گەورە چۆن لە لایەکی تر و ئەم ئیشە بۆ تۆ حەل ئەکات ئیتر کۆمەڵێک فریشتە ئەنێرێ کۆمەڵێ پیاو چاک ئەنێرێ کۆمەڵی خەڵک ئەکەونە ناو ئەم ئیشە بۆ تۆوەکەن ئەوش بەرهەمی بەڕاستی کردەوەی چاک و عەمەلی ساڵح ئینشاءالله زۆر باشە خاتوسەنە با شتێک بڵێم بوورێ باشە ماوەسا عەبدولحەمید من ڕەنگە لە هەژارترین گەڕەکەکانی شار ژیابم لە فەقیرترین لادێکانیشە لەگەڵ خەڵکی زۆرە بڕوات هەبێ بە حەی توان بڵێم شایەتی بدەم ڕەنگە بەتابەت لەم قۆناغەیە کە ئێستا گۆشت تۆزێک گرام و ڕەنگە هەزاران خێزان زیاتر هەبن ئێوارەی جەژن بۆ بەیانەکەی کە یەکەم ڕۆژی جەژنە گۆشتیان نەبێ لە کاتێکا نۆمینەی حاجیان ڕۆژی ئاخیری کە هەم ڕۆژێکی گەورەیە کە وەک باسی شت کرد ئەم ڕۆژانە گەورەترین ڕۆژن ئێمە لێرەنە قازینە لیژنەی فتوین تا بڵین قوربانیەکە مەکەن بیخەنە پێشتر ناو شوێنی خۆی هەیە جێگا و مەکانی خۆی هەیە بەڵام چەند گرینگە بەڕاستی ئەوانەی کە خوا پێداون خێرۆمەنن بتوانن یعنی بە دەرفەتی بزانن با کللتورێکی تر دروست بێ ڕۆژی عەرەفە بە هەزاران خێر بکرێ مەسە ئاژەڵ سەد بڕێ بەشێکی ئەوەی کە ئەم ساڵ پار قوربانی کردو بە ئەم ساڵ پێشی خا ساڵێکی تر دوای خا ئەمە چەند گرینگە مامۆستا ینی ڕەنگە وانی خاتوسەنە تۆش ڕەنگە هاوڕامی نمونەت نابێت جوانە بۆ ئەو کەسانش کە توانایکی مادیە و توانیەوەکو خەڵکی تر جەژن بکەن سفرۆیان بازاوەدا بەڵێ خۆمان الحەمدولillah یەکەم ڕێگای خێر زۆرن دووهەمیشان ئەهلی خێری زۆرە من الحەمدولillah ڕەنگە چەندین کەس پرسیاری لێم کردو توێتێ من قوربانیم نەکردو حوتمم نەکردو بە مناڵەکانم دەبێت لە قوربانی دابیکەم وتم کاکە لە قوربانیە ئەمەیکە
قوربانی و لە ساڵێکا 4 ڕۆژە قوربانی دە و 4 ڕۆژەیە کرێت عیبادەتی گەورەی و ئیشی خۆی لە جێی خۆیان بیکەن بەڵام بێن ئەم حوتمەی کە تۆی کەی بێنی لە ڕۆژی عەرەفەیە سەری بڕە بە زۆر خەڵکەم وتووە وتومە لەم دە ڕۆژەیە هەر ئێستا ئێمە لەناو وڵاتی ئێمە خەڵک ئەتوانم بڵێم لە 90 زیاتریشی وا فێرە ئیلا هەمووی زەکاتی خستۆتە مانگی ڕەمەزانەوە بەڵام کۆمەڵێک هەن کە لە خێر و بەهرە و چاکی ئەم دە ڕۆژە تێگەیشتون هەر زەکاتی ماڵی خۆیان کە فەرزە خستوانەتە ئەم دە ڕۆژەوە هەنی لەم ڕۆژانەدا دایان ناوە کە بچن زەکاتی ماڵەکەی خۆیان دەرکەن و کۆمەڵێک خەڵکی فەقیر و هەژار و ئەوانە بەسەر بکەنەوە کۆ خەڵکی تر هەیە ماوەسانێک هەر بەڕاستی وا تێگەیشتیانی من قسەم کردو پێ وایە بەس لە ڕەمەزانە کرێ زەکات بە بەڵام ئەگەر لە نۆمین لەم دە ڕۆژە بیدا چەنە خێزیاتی ئەمە تیتر هەموو کردەوەیەک هەموو کردەوەیەک لەم دە ڕۆژەدا چەند بەرامبەرە جا ئینسان ئەگەر هەر سەدەقەیەک بکە بە تایبەت ینی ئێستا خەڵکەیە کە بڵێ من بینیومە ئەیوم من یعنی ئەڵێ زۆر حەزەکەم حیوان سەر بڕم گۆشت ببەخشمەوە ئەوانە ئەڵێ خەڵکی تر ئەبینم زۆرینەی بە پارە یعنی خێر ئەکات ئەڵێ کابرا جارە ئەو پارەی تۆی ئەدەیتێ جاری وا هەیە قەرزارە جاری وا هەیە نەبوو ئەچی ئەیداتە شتێک گۆشت بە زەرور نازانێت وەکو جەنابم کابرا کە فەقیرە گۆشت بە زەرور نازانێت ئەو نەی کونوکەلەبەری تر هەیە فرایەوە ناکەی بڕۆینکە بەڵام دەڵێم من کە ئەچم گۆشتەکە ئەکڕم ئێتەوە چاری نەکابرا ناتوانێت بچێ بیفرۆشێتەوە ئیلا دەرخوادی مناڵەکانی ئەدات اینجا ئەمەش خێرێکی زۆر گەورەیە وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم بە عایشە دایکی مەدەنە خوا لە ڕازی بالله حەجدا پێی فەرموو ئەجر و پاداشتی تۆ بە ئەندازەی ئەو پارەی کە سەرف کردووە بە ئەندازەی ئەو ماندووبوونەیە کە تێیدا ماندوو بووی خێریش هەروایە ئینسان چەنە تێیدا ماندوو بێت لەبەرەوە کابرا ئەڕوات بۆ نمونە ملیۆنێک دینارە کاتە خێرەی کاتە سەدەقە باشە ئەیداتە چەند کەسێک بەڵام ئێستا گەرەمە بڕوە بۆ نمونە 2 بەرانی چاک سەر بڕێ 2 شەکی چاک سەر بڕێ ینی خۆی زەحمەتێکی لەگەڵا بکێشێ بچێتە ئەوێ بۆی سەر بڕن گۆشتەکەی بێنێتەوە لەگەڵ کەسێکا بڕوە ماڵ و ماڵ بگەڕێت بەڕاستی ئەجرەکەی زۆر زۆر گەورەیە ئەنەو کەسێک کە تۆ دڵی خۆش دەکەی بۆیە لە ئیسلامدا یعنی لەو یەکێک لەو کارانەی کە زۆر زۆر خێر و پاداشی گەورەیە ئەنی کابرا هەبوو هاتوتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگە لە تەمەنیدا ئەو جارە ڕێکەوتوی پێغەمبەری بینی بە صلی الله عليه وسلم لە ڕێگایەکە و لە شوێنێکی در هاتوو گەیشتۆتە شاری مەدینە گەیشتۆتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم مسلمان بۆ فەرموویەتی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەسیحەتێکم کە لە ئیسلامە چی زۆر خێرە فەرموویەتی تطعم الطعام خواردن ببەخشە ئیتر کابرا ڕۆیشتۆ کابرا بۆ لە لادەیەکە ئیتر چەنە توانیوێتی ئاو بۆ بەخشیوێتی شیر بۆ بەخشیوێتی حیوانێکی سەربڕی بێ بەخشیوێتی نانێک بۆ بەخشیوێتی لەبەرەوە ئێمە لە میزان و ترازوی خوای گەورە سبحانه وتعالى مەگەر هەر خوای گەورە خۆی بزانێت کە ئینسان دڵی کەسێک خۆش دەکات ماڵی کەسێک ئاوەدان نەکاتەوە خواردنێکیان بۆ ئەبات چونکە ئینسان مەسەلەی نەبوونی زۆر ناڕەحەتە ئینسان کە نەبوونی و هینی بەسەر داهات ئەبینێت مناڵەکەی برسیە ئەبینێ کوڕەکەی کچەکەی برسیە من زۆر دیمەنم بینیوە ئەوە یعنی شتی کارە سادبارم بینیوە و ئەم کۆمەڵێک چیرۆک هەیە جا من جارێ شتێکم نووسی بوو لەسەر ئەوانی قەدەری خوا ڕۆژێک هەر بەنە ئەوانە داگەڕان کە فەقیر و هەژار و ئەوانن لەلام تەماشا هەنێکیانم کرد کە لە ژیاندا نەمابوون ئەمانە کە سەریان نایەوە بە کۆڵێک خەم و خەفەت و بێزاری و بێتاقەتی و ئازارەوە ئەو پارەی عیلاجی نەبوو ماگانە ئەو کاتێکە گورچیلەکانی وەستا بوو قاچیان بڕیەوە ئەو نە پارەی خەڵک قەرزار بوو ئەوی تر ئەوە نا جا شتێکم نووسی بوو ئاواکە برادەری نووسی مامۆستا خۆزامە ئەنێ بتکردایەتە کتێبێک ئەم چیرۆکانە ناخەژێنە بەڕاستی کە ئێمە ئەوە تا لە وڵاتێک ئەو هەموو سەرۆت و سامان و هینەی تێدایە خەڵکێکی ئەوە بەو نەبوونی و بەو داماوێت سەریان نایەوە جا ئەوانە ینی خەم و خەفەتی خۆیان چەنە زۆرە خەم و خەفەتی تریان ئەو نە کەبیری لێ ئەکەن وڵێ باشەوا من مردم ئەم مناڵانە ئاوا بێکەس و داما و لەبەرەوە من داوا لە بینەدانی بەڕێز دەکەم هەر کەسێک خوای گەورە سوبحانەهو وتەعالە پێی داوە هەر ڕۆژێک لە ڕۆژەکان توانی خێرێک بکات هەر ڕۆژێک توانی ڕۆژێک ئەگەر بە 5,000 بێ ڕۆژی ئەگەر بە 10,000 بێ ئەگەر بە برنجێک بێ کە 4-5 کیلۆی دەیبا بۆ ماڵێکی هەژار
ئیلا لەو خێرەدا نەبڕێت ئەگەر بۆ بێ کە بتوانێت ڕۆژی کیلۆیە گۆشت گڕێت بادان نەبرێت ئەگە هەر توانایشی نییە کۆی کاتەوە ڕۆژانە ڕۆژی 5,000 بخاتە ئەو لە هەتا دەگاتە ڕۆژی عەرەفە کە گەیشتە ڕۆژی عەرەفە ئالەو کاتەیە بڕوات بەدەستی خۆی ئەگە ماڵە فەقیر و هەژارێک ئەناسێ باشە ئەگەر نایناسێ بڕاتە لای مامۆستایەک لای کەسێکە هەژارانی گەڕەکەی خۆی و منتیقەکەی خۆی و شارەکەی خۆی دەناسێت بڕواتە لایەن بگەڕێ بە دوای ماڵە هەژارەکانە ئەوانەی کە توانایان هەیە خی گەورە دەسەڵاتی پێداون فرسەتێکی زۆر زۆر گەورەیە الحەمدولله ئینسان هەموو کەسێ بەشی خۆی و ماڵ و مناڵی خۆی هەیە بەڵام ئەو زۆر کۆکردنەوەکو قورئانە فەرمێ الذي جمع ماله وعدده هەر کۆیە کاتەوە ئەی بژێرێت فرسەتێکە ئەم فرسەتە گەورەی کە لە بەردەمی ئینسانایە خی گەورە سبحانه وتعالى ئەگەر خوا پێداویت شتێک بکە خێرێک بکە سەدەقەیەک بکە چۆن ئێمە لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانە لەبەر کە نازانی شەوی قەدر کامەیە ئەمن بە نوێشوێنی مزگەوتم دەبوو لەم دەشەوەیە هەر شەوێک سەدەقەیەک بکە ئیلا کە تۆ هەر دەشەوەکە سەدەقەیەکی کرد ئیلا ئەکەوێتە بەر ئەو شەوەی کە لەیلەة القەدر خەیڕ من ئەلف شەهر ئەگەر ئێمە ئەو دەشەوە نەزانی شەوی قەدر کامەیە بەڵام ئێمە ئەم دەڕۆژە دەزانین دڵنیان فزلەکەی کامەی و خێرەکەی کامەیە زۆر ڕاست مامۆستا زۆر بە کورتی سەبار بەو کەسانی کە نیەتی قوربانیکردنیان هەیە ئەم ڕۆژە خود ئەم ڕۆژەی سەرەتایی دڵحیجە چۆن خۆیان ئامادە بکەن بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إذا دخل العشر کاتێک کە چوونە ناو دەڕۆژی کە چوونە ناو سەرەتای مانگی ذیلحیجەوە ئەم دەڕۆژە گەورەوە وەیەکی لە ئەویستی قوربانی هەبوو بە نەنینۆکی بکات نەموژ لە خۆی بکاتەوە ئیمامی نەووی ڕزا و ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر بێ دەفەرمێ ئەمە لەبەر ئەوەیە تا ئینسان کە گەیشتە ناو ئەم مانگە هەتاو کاتی کە قوربانەکەی ئەکات یعنی هیچ شتێک لە خۆی نەکاتەوە بۆ ئەوەی کە کاتی قوربانەکەی ئەکات خوای پەروەردگار بە تەواوی جەستەی و هەموو ئەندامەکانی خوای پەروەردگار جەستەی لە ئاگری دۆزەخ ڕزگارەکە لەبەرەوە ئەگەر دووشەممە سەرەتای مانگی ذیلحیجە بێت ئینسان یعنی بەیانیش فرسەتە لە بەردەمایە کە ئەگەر بێنێ نۆکی بکە هەموویەکی زیادە هەبێ لە خۆی بکاتەوە و خۆی ئامادە بکە لەو چەند ڕۆژەدا ڕیشی نەتاشێت هەرچەند ئەوە تەبعاً پاداشتێکی گەورە خەرکی گەورەی هەیە لە تەواوی ڕۆژەکانی ساڵدا بەڵام حال ئەوانەی کە ناتوان ڕیش بێڵنەوە هەوڵ بن لەو دەڕۆژەیە ڕیشیان نەتاشن هەتاو کاتێک کە قوربانەکەی خۆیان نەکەن و چیشمان توانی ئینشاءڵڵا لە خێر و سەدەقە و کاری چاکە درێغی نەکەین بۆ ئومێدێکی ئینشاءڵڵا خوای گەورە وڵاتمان ناوەدان کات و خێر و بەرەکەت و نیعمەتی خۆی بژێنێ بەسەر هەموو لایەکمانە ئینشاءڵڵا خوا دەست خۆش بێ ماوە سعد الحەمیدیان سەلامەت سوپاس دەکەین زانیارەکانی گرنگ بوون پێم خۆشە چەند هاوکارانمان ئاماژە بەوەکەن کاتمان کەماوە دکتۆرێکی پسپۆڕی خۆراک تی وڵی من هیچ زانیارێکی دینیم نییە ینی وەکو پسپۆڕێک لە مۆزۆی حیکمەتی 9 ڕۆژ بە ڕۆژوو بوون بەڵام چەند ساڵێک تەرکیزی ئەوەمیە هەموو ئەوانەی کە 9 ڕۆژی ڕێک بە ڕۆژووە بن چربێکی زۆر لە جەستیانە سووتێنن کەمێک کێشیان دابەزی عادەتەن 4 ڕۆژی جەژن هەمیشە گۆشت خواردنەکان زۆرن تەنانەت ئێستا لە بەرەوەی فلێزەر و ساتکەرەوەی بۆ چەند ڕۆژێکیش دوای جەژن وتی ئەمە زەختێکی زۆرە بۆ جەستە بۆ ئەم ڕۆژگارە بۆ لە کۆنیشا لە بەرەوەی ساردکەرەوە نەبووە مەجبور هەمویان خواردووە گەر ئاژەڵێکی گەورەش بوو بێیان چەند کیلۆ گۆشت بێبوو لە ماوەی چەند ڕۆژێک کابی خۆن خۆ نەیانتوانیوتی ئەمە لە ڕووی جەستەیی و تەندروستی و زۆر میمانی حکمەتێکی زۆر گەورەی تایە تۆ ئەو خۆشیە ئەبێ پشیگێڕی و خۆشیشەوەیەکی کە واجبێکی دینیە کە جەستەت ئامادەیەکەی بۆ خۆشیەکەش بەدە لەو حاڵەتە ڕۆحیەی کە دەرونی و عیبادەتەیەکەی تی من وای بین وەکو پسپۆرێک کە من هیچ زانیارێکی دینی وانەمیە حکمەتێکی زۆر باشی تەندروستی تایە لەو چوارڕۆژانەی خواردنەوە خۆی بخۆچکە ئەو 9 ڕۆژەت چاوریەکی زۆرت لە دەست داوە یعنی هیچ زیانێکت پێ ناگات دوبارە